ساڵاتیا هەمانجی زیاتر دروست بکەین مابینی گەرمیان و کوێستان و با بڵێن مەنتیقەی چەمچەماڵ و سۆران دەڤەری سۆران مەبەستشمان زیاتر دەستنیشانکردنی ئامێری شمشاڵ کە بەو پێی کە کورد بە مۆرکێکی کوردی پێوە دیارە زیاتر و بە تایبەتی لە لاوکو حەیران زۆر ئەژەندرێتن دەڤەری سۆران دەڤەری مەنتیقەی مەش زیاتر لاوکو حەیران خەڵک زۆر حەزی لێ ئەکاتن لاوکو حەیران جێ بداتێ. شمشاڵ لێشێکە لەو ئامێرانی کە هەمیشە لەگەڵ کووردا بوونی هەبووە لە ئەزەلەوە لەگەڵ کووردا بوونی هەبووە ئێمەش لە باو باپیرانمانەوە ئامێرەمان بینیوە بەدەستیانەوە بەردەوام ئەمە لەگەڵ جیل دوای جیل ئەم ئامێرە هەر دێ لەگەڵمانە بەڵام تا چەند ئێمە توانیمانە ئەم ئامێرە بە ئەکادیمی بکەین یان ئەم ئامێرە بە جیهانی بکەین خاڵەکە لێرەوە. مفاهیم في مدرسة وقف مدرسة كان نمونة البيت دبرك آزاد كري بشتي 2003 حقيقة أم هر مواصفة تشتكي هي أم بيجين هر كيمة بو حكمة ألمانيا منظمة WHH وأفريكا أف قطبخانة البيت دبري آفا كري وأم سوباسيا حكمة ألمانيا كاين أم سوباسيا باريسغاد هوكي كاين وأفريكا أف تشتل في منطقة أف دي تشتك بيتا آفا كرين الفي منطقة آزاد كري راستي طلبت ما جالك في منطقة. آواهی که مدرن، آواهی که جالک نازک و مروف وسه هست بید که کتابی في آواهی دا ده هست هندی که اول مالاویه دویه چون که سر دیزاینه که جالک زور پیشکفتی هاتیه آوا کردن. کلفا وی پروژه نزدیک $500,000 امریکی بوین الوی آواهی قطبخانه هاتیه آوا کردن. مفای آوا کردن في قطبخانه بوی جهی بوی کمالگهی چیه؟ زخمه که مازن یه جمارا قطابیه الوی کمالگه نزدیکی نه هزار قطابیه هنه. افروکا ما کارگیریا کمپ ما میلیون ما دست بدار چاندنی کلیه کده $1,000 چینین الوی کمپه زوربای جادت سرکیت و کمپه ده هر دو آلین و هند دار لهنا چاندن و او دارن مایجی ده سر خلکی هنه دا باش کرن که هر ما بین خیوت و خیوت که دارک بهیتا چاندن بله وکو ایرو از بینم یعنی ام خر خلکی کمپی ام خاکر یا دستک ام جوانیه که با کمپی چپ کن با چندین هزار داری لناف کمپی ده کمپی جوان بکن رنگ کی جوان رنگ کسک رنگ بهاری. شکر لله. بس